ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانی تەشەیوعی خۆیان ئێمە اختلافاتی عقایدیمان هەیە، اختلافاتمان لە قورئانایە، لە حەدیثایە، لە فقهایە، لە تاریخایە، لە تەفسیرایە، لە هەموو شتێکە ئێمە اختلافاتمان لەگەڵیان هەیە. لەبەرەوەی اختلافاتی ئێمە هەر ئەوە نییە کەوانە قەسفیان کردو و شوێنێکیان ساڕ ڕێژ کردووە کە شتێکی تەوەقع کراویش بوو. ئێمە پێش هەموو شتێک جارە ئیدانەی ئەوەکەین کە دین و مەزهبەکەی ئێمەیان لاداوە لە ناوچەی سنی بەگشتی و لە کوردستان بە تایبەتی. ئەمە شوێنی ئیدانەکردنە جار. اینجا فەرزکردنی تەشەیوع لە هەموو ناوچەکانی سنیە بەگشتی و لە ناوچەی کوردستانی ئەمەش بە تایبەتی، ئەمەش دیسان ئیدانەکردنیەوێت. اینجا ئیدانەکردنی ئەوەی کە سیستمێکی تاغوتی و زاڵمانەی بەسەر هەموو ناوچەکەیە بەگشتی ناوچەی سنی بەگشتی و کوردستان بە تایبەتی سەپاندووە و چەسپاندووە شوێنی ئیدانەکردن. دزینی بەرهەموو داهاتی کوردستان بە هەموو شێوێکی بنزەوی و پشتزەوی و سەرزەوی هەمووی مەوریدی ئیدانەکردنە. فەرزکردنی قیەمی کۆمەڵایەتی خۆی و مەراسیمی تەشەیوعی خۆی و مناسەبەکانی خۆی لە ناو مزگەوتەکانی ئەهلی سوننەتە هەمووی مەوریدی ئەوەیە کە ئیدانە بکرێت و دژی بوەستین. پۆلی عەدامکردنی ئەو هەموو گەنجە جوانانەمان، کوشتنی ئەو هەموو زانا بە ڕێزانەمان بە هەموو ئەسالیبێکی کوشتن بە ئیعدامکردن، بە کوشتن لە ژێرە شکنجەیە بە ئیعدامکردن، بە سەیارە لێدان، بە فاکوفیکی کۆمۆنیستی، ئەوانە هەمووی هی ئیدانەکردنن. و هەروەها طبعاً ئەمەی دواییش کە بەنیسبەتی دیموکراتەوە طبعاً هەر مەوریدی ئەوەیە کە ئیدانەی بکەین. چونکە ئێمە لە کاتێکە کە زاڵم و مەزلوم هەبن تەرەفی مەزلوم هەرێ بگرین وەلەو کافریش بن. پاشان ئەوانەی کە بەرکەوتون ژن و مناڵیشیان تایە کە عیلاقیان بەسەرەوە نییە کە لەو ململانەیە جزئێک نین لێی. ئەمە بەنیسبەتی جۆری ئیدانەکردنەکە ئێمە هەڵوێستە ئەوە ناکەین تۆماریکەین بۆ مێژوو، بەڵام ئێمە باوەڕمان وایە کە ئەوانە مەزهەبی ئێمان ئیلغا کردوتەوە. ئێمە بێ ئیشکەین لەسەر هێنانەوەی مەزهەبی خۆمان بۆ واقعی خۆمان و وڵاتی خۆمان پێویستە بە پێی مەزهەبی خۆمان حکم بکە و قەزاوەت و یەکلایکردنەوەی کێشە کۆمەڵایەتیەکان یا کێشەکانی ناوخۆ واریداتی وڵاتی خۆمان و اقتصادی وڵاتی خۆمان پێویستە هەمووی هەر بەدەست خۆمانەوە بێ. ئەو سنوورە مەلعونەش ئێمە بڕوامان پێی نییە کە ئێران بڕوای پێیەتی، لە کوردستانی ئێمە بڕوای پێیەتی، بەڵام پێشێلیشیەکە و بە کەیفی خۆی دێتە ئەمدی و ساڕ خۆشێنیەکە یان ئەرزەکانمانە سووتێن، بەڵام لە منطقەی شیعەشە خۆی دێوە ڕۆ تراتێنی تێهاکە.